ئەوە بافیرە بەخوا ئەو خێرا خانێکمە بوو لە دیبەگا وەختەشە زۆریان پێدا دوو دەفتەریان پێدا نەمفرۆشت دوایە هات هەرزان بوو کابرا گەور قەدەری گوتی بە 6 زۆرەخێ دوای دیای بوو دەگەڕا کابرا عیدکە خرکاتەوە دووسەیەک بوون گوتم بابە چەندوو هەیە گوتیان ئەمە 30 وەرەخە گوتم سیەکەی بدەنە من سیش بە عیدی من بیتن وتیان وەڵای زۆر مەمنۆ جەدامانە ژنێک سایسا هەیەتیمی هەبوو خانیەکە ئەو جا 30 وەرەخەی وەریشم کرد ئەوە هینایتم لێ ئەلێرە دەیکەمە خێر و خلاص بڕەوە لە ڕاهی خوای خوا ئیشاءالله لەگەرمان بەکەرەم و ڕەحمەت دەبی و فەقیر و ئەوەشم گەلە خۆش دەوێران فەقیری باش فەقیری ئەوە نا هەیەتیمیشم گەلە خۆش بێتکە بخۆم بە هەیەتیمی گەورە بوویمە دایمەن بۆچی هەیەتیم ببینم بە من بی هەرچی ئەمە بیدەمێ ئارێ تەبیعەتم ئەو حالە میهرەبانی دڵسۆزی و لێزانی